میدیا لە هەموو سەردەم و قۆناغێکدا ڕۆڵی گرنگ و بەرچاوی هەیە بەتایبەت لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی ڤایرۆسی کۆرۆنا. بەڕای ئەم ڕۆژنامەنووسە میدیاکان ئێستا بە شێوەیەکی دروست مامەڵە لەگەڵ بارودۆخەکە دەکەن و توانیویانە ڕۆڵی کاریگەر ببینن لە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان. لە کاتی ئاساییە ڕۆڵی ئاساییە بینێت، بەڵام لە کاتی قەیرانە ڕۆڵی کاریگەرە بینێت. میدیا چەکێکی دووسەرە، ئەتوانێت ڕۆڵێکی زۆر باش ببینێ و ئەشتوانێت ڕۆڵێکی زۆر خراپ و نێگەتیڤانە ببینێ. ئێمە بەداخەوە لە قەیرانەکانە میدیای کوردی لە سەرەتا هەموو قەیرانێک سەرچی غەڕوات. کەڵم سەرچی غەڕۆیانی تا خۆی ئەدۆزێتەوە، تا سەری خۆی ئەدۆزێتەوە، چ لە شەڕی داعشە، چ لە بوومە لەرزەکانە، چ لە ساڵی وشکە ساڵیەکانە، چ لە بڵاوبوونەوەی پەتاو نەخۆشیەکانە. لە ئەوڵە بەم شێوازە هەڵسوکۆتەکە، بەڵام دوای کە ئەزانێت قۆناغەکەی غەڵەتە یان باونە ڕووماڵەکەی غەڵەتە ئەگەڕێتەوە بۆ دۆخەڕاستەکە. ئێستا میدیا ڕۆڵی باشە بینێت بۆ کۆرۆنا لەم قۆناغێکە من و تۆ قسەی تیاکەین، بەڵام سەرەتا وا نەبوو لە نەخۆشی نییە و قەیرانی و پەتانیە، بەڵام تایسەکە بوو بە ئەمری واقع سێرەکە و کەناڵانە جارێکە خۆیان گەڕانەوە سەر ئەوەی کە ڕۆڵی کاریگەر ببینن، ڕێنمایی بڵاوکەنەوە، سێرڤیس بکەن بەبێ بەرامبەر و خەڵک وشارکەنەوە لە خۆپاراستن و اونجا چۆنەڵی وشارکردنەوە خۆپاراستن و چارەسەر. ئەم قۆناغانە هەمووی میدیای کوردی ئێستا ئەبێ بیبینێت. گەیاندنی هەواڵ و زانیاری بەتایبەت میدیا لە کاتی هەستیاردا نەبێتە هۆکاری ترس و دڵەڕاوکێ. بەڕای ڕۆژنامەنووسان میدیا لە هەموو کاتێکدا دەبێت بەرپرسیار بێت و بە شێوازێکی دروست مامەڵە لەگەڵ بارودۆخ و پێشهاتەکاندا بکات. بە بڕوای من فەلسەفەی ئەعلام بریتیە لە دوو شت: یەکەم تعدیلی سلوک، دووهەم تەغییری ئیتیجاه. لە حاڵێکە وەسعی کۆرۆنا ئێستا هاتوۆتە پێشەوە، سلوکی خەڵک بریتیە لە چی؟ ئەترسێ، حەزەرەکە، هەتا تووشی فۆبیا بووە، تووشی جۆرێک لە قەلەقی بووە، ناوێت دەست بەرێ بۆ دەرگا، بۆ پەنجەرە، یاخود بە پێچەوانەوە جۆی نایەتێ، مەرجەکانی خۆپاراستن جێبەجێ ناکە، تا حدێک با بڵێن دەست ئەبا بۆ هەموو ئەو شوێنانەی کە مەترسیە لە عیلاقاتی کۆمەڵایەتی لە دەرگا لە پەنجەرە. پێم وابێ ئەمە سلوکە. فەلسەفەی ئیعلام بریتیە لە چاکردنی ئەم سلوکە بە گونجان لەگەڵ ئەم بارودۆخەی کە پێوترێ بارودۆخێکی تەندروستی. یعنی پێویستە ئیعلام ئیش لەسەرەوە بکە کە نەخەڵک تووشی دڵەڕاوچە و قەلەق و فۆبیا ببێت، ترس ببێ، و پێچەوانەکەشی نە ئەوەی کەوا گوێی نایەتێ و کەم تەرخەم بێ لە بەرامبەر بە مەرجەکانی خۆپاراستن. میدیاکان لە هەموو کاتێکدا ڕۆڵی بەرچاو دەبینن لە گەیاندنی زانیاریەکان بەبینەر. ئەوەی پێویستە میدیاکان بەبینرا و بیستراوە خوێنرا و ئەنجامی بدەن لەم کاتەدا کە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەیە، مامەڵەیەکی بەرپرسیارانەیە لەگەڵ دۆخەکە و نەبنە هۆی دروستبوونی ترس و دڵەڕاوکێ و دروستکردنی بارێکی دەرونی خراپ لە لای هاوڵاتیان. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.